بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان سەرڕای بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا حکوومەت هێرێم پاشەکەوتی موچەی فەرمانبەران کەم ناکاتەوە دوای 3 مانگ لە ئەنجامدانی هیچ کۆبوونەوەیەک ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەت هێرێمی کوردستان کۆبەوە و بەبێ هیچ بڕیارێکی نوێ لەبارەی پێداچوونەوە بە پاشەکەوتی موچەی فەرمانبەران بکات. بە میوانداری هەرێک لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر محەممەد ڕەوف پسپۆڕی بواری ئابووری و ساڵح فەقی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە سەدۆی سەرەکی هەروە شوکریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان لە سەدۆی کارمان لە هەولێر تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. دوای 3 مانگ لە ئەنجام نەدانی هیچ کۆبوونەوەیەک ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووەوە بەبێ ئەوەی هیچ بڕیارێکی نوێ لەبارەی پێداچوونەوە بە پاشەکەوتی موچەی فەرمانبەراندا بکات. حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای ساڵی 2016ەوە با پاساوی دابەزینی نرخی نەوت بڕیاری دا موچەی 4 مانگی ساڵی ڕابردووی فەرمانبەران پاشەکەوت بکات و لە سەرەتای ئەم ساڵیشەوە هەر 30 ڕۆژدارێک نیو موچە بدات بە فەرمانبەران. بەڵام بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنەکەی خۆیان نەبردە سەر بۆ پێدانی نیو موچەی فەرمانبەران هەر 30 ڕۆژدارێک و خەوان پێداویستیە تایبەتەکانیش 7 مانگە موچەیان پێ نەدراوە. ئەو کاتی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا موچەی فەرمانبەران پاشەکەوت بکات نرخی هەر بەرمیلێک نەوت لە بازارەکانی جیهاندا دابەزی بوو بۆ خوار $30. بەرپرسانی حکوومەتیش بەڵێنیاندا هەر کاتێک نرخی نەوت بەرز بێتەوە پاشەکەوتی موچەی فەرمانبەران کەم دەکەنەوە کەچی ئێستا نرخی هەر بەرمیلێک نەوت لە بازارەکانی جیهاندا نزیک بووەتەوە لە $50. بەڵام حکوومەتی هەرێم هیچ پێداچوونەوەیەکی نەکردووە بە پاشەکەوتی موچەدا. لایخۆشیەوە عیزەت سابر سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەوەییدا ڕایگەیاند ئەوەی لە مانگێکدا حکوومەت بە موچەی دەدات بە خەڵک کەمترە لە $400 ملیۆن لە کاتێکدا پارەیە و نەوتەی کە بە بۆری دەفرۆشرێت زیاترە لە $500 ملیۆن. هەروەها وتیشی هیچ ڕۆژێک لە ڕۆژان ئەوەی لای حکوومەتە بە ناوی پاشەکەوتەوە نادرێتەوە بە خەڵکی چونکە بڕی ئەو پارەیە زۆرە. لە لایەکی تریشەوە حکوومەت بەڵێنی داوە ئەگەر نرخی نەوت لە بازارەکاندا بەرز بێتەوە ئەوە لە پاشەکەوتەکە کەم دەکەنەوە کە ئەوەشیان نەکردووە. ماوەی 2 ساڵە خێرانی دارایی هەرێمی کوردستانی کردووەتەوە و حکوومەتیش نەیتوانیوە کێشەی موچەی فەرمانبەران چارەسەر بکات بە هۆیەشەوە فەرمانبەران لە دۆخێکی سەختدا ژیان دەگوزارێنن. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. کاک ساڵاگر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ڕای بەڕێستان چیە لەسەرەوەی کە لەم دۆخە قەیراناویەدا حکوومەت دوای 3 مانگ جارێک کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. بەڵێ زۆر سپاس بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەک چۆن بەردەوام بێپلان بووە هەر لە کۆبوونەکانیشە هەروە بێپلانە. ئێمە چاوەڕوانی ئەومانە کرد لە کاتە ئاسایەکەی خۆی لانی کەم هەفتانە حکوومەتی هەرێم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی خۆی ئەنجامدایە و لە کۆبوونەکە پەیامی تازەی ئاراستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکردایە. بەداخەوە ئەم حکوومەتە بەردەوام وەک چۆن لە ڕابردووە متمانی لە دەستدا بوو بەردەوام ئەو متمانەیە زیاتر لە دەست ئەداتەوە و نەیتوانیوە لە ئاسخواست و پێداویستیەکانی خەڵک بێ لەلایەک و لایەکی تر بتوانێت قەناعەت بە خەڵک بێنێت کە تەنها ئەوەندە داهاتیە بەشی ئەوەندە موچە و بژێوی ژیانی خەڵکەکە. ئەمە لە کاتێکە ئێمە وەکو پەرلەمانتاران بە هیچ شێوێک لەگەڵ و پاشکەوتی زۆرم لێ نەبووین کە لە ڕابردووە حکوومەت بە زۆر سەپانی بەسەر موچە خۆرانە بەڵام ئومێدێکیشمان بۆ هەبوو کە حکوومەت ئاماژەی بۆدا کە ئەم پاشکەوتی زۆرم لێە کاتیە مانگانە لە کاتی زیادکردنی داهات ئەو پاشکەوتە زۆرم لێە گۆڕانکاری بەسەرادیە بەپی زیادبوونی داهاتەکان بەڵام بەداخەوە حکوومەت دەقی پێوەگرتووە تەنها و تەنها پارەی نەوت ئەوەی کە بە بۆری هەناردا ئەکرێ ئەتوانم بڵێم لە 160 ئەو پارێش بەکارێنێ باقی ئەو پارەی نەوت و نەوت بە تەنکەر و نەوتی ناوخۆ و لەگەڵەوە داهاتی خاڵە گومرکیەکان ناخۆ تا ئێستا بەشێکی کەمی بۆ شەڕ و ئەوەکەی تری کەس نازانێت. زۆر باشە بەڵام هەر لەسەرەوە ببینینەوە سەبارەت بەوەی کە تۆ کارێک لە پشتەوەیەوەیە کە حکوومەت لەم قەیرانەدا 3 مانگ جارێک کۆبوونەوە ئەنجامدا کاریگەری قەیرانە سیاسیەکەی هەرێمی کوردستانە. لە ڕاستیا بەهۆی ئەم قەیرانی کە هەرێمی کوردستانی گرتووە ئەبوو حکوومەت نەکۆبوونەکان کەم کاتەوە کۆبوونەکانی زیاد کردایە وەکو ئاماژەم پێدا هەفتانە لە کاتی خۆیان کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەنجام بدەرێ و دوا پێشهاتەکان و هەموو ئەو بەرنامانەی کە هەبووە لە
کۆبوونەوە بە کۆبوونەوە باسییان لەوە بکردای لە سەتا چەندێ و پلانانی کە دانراوە جێبەجێ کراوە بەداخەوە تەنها ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بڕیار ئەدا و هیچی تر لە ڕابردووە ماوەیەکیان دانا بۆی کەەوە 621 ملیار دۆلاری لای ملیار دیناری لای سەرمایەدارەکانە و لای بازرگانەکانە کە بەشێکی بەدەل لە یاسا بە خەڵدراوە بیگەڕێنەوە بۆ بتوانێت لانی کە موچەی مانگێکی پێدابین کرێت کاتەکە بەسەر چوو بەبێ ئەوەی کە هیچ بڕیارێکی لەسەر بدرێتەوە زۆر باشە بۆ سەرجەم بڕیارەکانی تری حکوومەت هێرێمیش تەنها بڕیارە بەڕێستە معلومات تەنەبێ هەرەوەی کە کۆبوونەوەکە لە سێ مانگ جارێک ئەنجام دەدرێت یاخود وەزیرەکانیش وەکو پێویست داوام ناکەنە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەشی لە ڕاستیە ئێمە وەزارەتەکانی ترمان ئەگەر دەوام بکەن جگە لە هەندێک وەزارە خەدەمیەکانی تر بەبێ پارە بەبێ ئیمکانیات ڕەنگە داوامەکان کارێکی وەزیرەکان لە ڕاستیا وەزیر بە هەمان شێوەی ئەنجومەنی وەزیران بەرپرسیارە بەرامبەر بە وەزارەتەکەی خۆی پێویستە پلان و بەرنامەی خۆی بێ و دەستخۆشی لە هەندێک لە وەزارەتەکانەکەین هەوڵیەوەیان دا و کۆمەڵێک بەش و هۆبە و بەڕێوبەرایەتی کەم بکەنەوە تەقەشوفێک لە حکوومەت بکەن بۆی بەشێک لەو خەرجیانیانە لە وەزارەتەکانە بیکەن تا ڕادەیەک بەشێک لە وەزیرەکان هەندێک لە ئەرکانی خۆیان ئەنجام داوە بەڵام کۆی گشتی ئەنجومەنی وەزیران و بە تایبەتی سەرۆکی حکوومەتە کە نەخشەدانەری ڕێگە چاری ئەم هەرێمێ بەداخەوە بارکانی خۆیان نەساوە بەڵام جێگری سەرۆکی حکوومەتی بامەشی بەرکان نەساوە جێگری سەرۆکی حکوومەت منەمێ ئەوە ڕاستکەمەوە ئێستا ناکرێت بە چاوی ئەو کابینانەی یەک لە دوایەکانی کە لە ڕابردووە بووە کە حکوومەت دوو بەش بووە 50 بۆ لە نێو ئێمە و پارتی دیموکراتە وەزیری لایەک جێگرەکەی بە هەمان شێوە هەمان دەسڵاتیە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەمان دەسڵاتیانە بۆ لە زۆنەکەی خۆیان بەڵام ئێستا حکوومەتی بنکەفراوانە مەسئول و بەرپرسیاری یەکەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بە دڵنیاییەوە بەرپرسیاری لە ئەستۆیە زۆر باشە کاک دوکتۆر ئەگەر بێمە لای بەڕێستان سەبارەت بە بەڕێستان وەکو ئابووری ناسێک ئەوەی کە حکوومەت ناوی ناوە پاشەکەوت لە زانستی ئابووریدا جێگەی دەبێتەوە ینی لە زانستی ئابووریدا پاشەکەوت چییە؟ سەرەتا سوپاس بۆ تۆ سڵاو لە بینەرانی بەڕێز لە ڕاستیە ئەمە بە هیچ شوێک ناگونجێ لەگەڵ پرەنسیپەکانی زانستی ئابووریە ئەوەی کە ناوی لێنراوە پاشەکەوت چکە پاشەکەوت شتێکی ئارزومەندانەیە ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسەی کەوا بڕێک دەرامەتی هەیە ئەگەر هاتوو ئەو دەرامەتی زیاتر بوو لە پێداویستیەکانی خەرجی بە ڕۆژانە بێ یاخۆ مانگانە بێ ئەوەی ئەمێنێتەوە ئەیکا بە پاشەکەوت یعنی حتا یعنی جیاوازیشە لەوەی کەوا ئێمە باسیەکەین لە زانستی ئابووریا کە پێوتر ئیکتینازیە و خڕکردنەوەی پارە قفڵ لێدانی پارە پاشەکەوت مەبەست لێی ئەوەیە کە دواتر بچێتە بواری سەرمایە گوزاریەوە یعنی بخرێتە گەڕ یعنی پارەکەش دیارە و ئاراستەی سەرمایە گوزاریە کرێ بۆ ئەوەی کەوا ینی بڵین دەورەی دەرامەت دەخل زیاد کات و ینی مساهمە بکات لە گەشە پێدانی ئابووریا ئەمەیە ینی پاشەکەوت لە موچەدا ناکرێت لە سیستەمی ئابووریدا لە موچەی فەرمانبەران پاشەکەوت بە زۆر ناکرێت پاشەکەوت ئەو کەسە یعنی مەسەن خۆی قەرارەدات ئاخۆ چەندێک پاشەکەوت بکات کەم پاشەکەوتکە یاخو زۆر پاشەکەوتکە ئەوژە گەڕێتەوە بۆ پێداویستەکانی ئەو کەسە مەیلی بۆ پاشەکەوت ئێمە لە ئابووریا هەمانە پێڵین مەیلی ئاستەکی بۆ پاشەکەوت ئەگەی مەیلی زۆر بوو بۆ پاشەکەوت طبعاً لە هەندی وڵاتە مەیل زۆرە ینی بۆ لە هەندێکی دەتوانین ناوی بنین موچەبڕین یان ناوی بنی پاشەکەوت بە تەواوەتی موچەبڕینە لەوە زیاتر ناتوانێت لە ناوی لێ بدرێ بە زمانی ئابووری ئەمە بڕینە هەندێک بڕینیشەیە موقەتە و دیاریەکرێ و لە لایەکی تریشەوە یعنی ئەبێت یعنی مەسەرەن بە بڕیاری پەرلەمان ببڕێ یعنی وەکو بەغا مەسەرەن لە سەدا سێی موچەی فەرمانبەران و خانەنشینان ئەبڕێ دوای چی دوای ئەوەی کەوا پەرلەمان بڕیارەکەی دەرکرد و دیاریش کرێ بۆ کێ ڕات ئەو بڕینە یعنی بۆ نمونە لە بەغا ئەو بڕینە کە کراوە لە سەدا سێی فەرمانبەران و خانەنشینان ئەدرێ لە سەدا 60 ئەدرێ بە حەژی شعبی و لە سەدا چلیشی بۆ نازیحەکان یعنی دیارە بۆ کێ ڕات ئێمە ئەم بڕینش کە هەیە کراوە دیار نیە بۆ کێ ڕاست یعنی چارەنووسی ئەو بڕینە بۆ کێ ڕۆژەوە دیار نییە ینی پێ دوایە دەبووە لە یاسا هەم وەرکرابە بۆ بڕینی موچەی فەرمانبەرانەوەی کە حکوومەت پاشەکەوتی کردووە یاساییە بەڵێ تەمەنی زۆربەی شتەکانمان نایاساییە یعنی مەسەن لە بەغا مەسەن کە ئەم بڕینەش کراوە لە یاسای بودجا
دیاری کراوە کە بۆ ئەمساڵ لە سەدا سێی موچەی فەرمانبەران و خانە نشینان ئەبڕێ بە مەبەستی تەرخانکردنی لە سەدا 60 بۆ حەشتی شعبی لە سەدا 40 بۆ نازیحەکان، یعنی بۆمەوەی ساڵەکە و یعنی دوای ساڵەکە ئەبێ بگەڕێنەوە ئللا ئەگەر بێت و لە یاسایکی ترا یعنی مەسەن جێی نەکرێتەوە چکە یعنی بڵێن ئەمە یاسای دیاریکردنی موچە ناتوانرێت دەستکاری کرێ ئللا بە یاسایەکی تر نەبێت. جاری وایە موقەتە بۆ نمونە ئەیخرێتە یاسای بودجەوە، جاری وایە بە دائیمی ئەبێت ئەوە مۆزوعێکی ترە. ئەگەر بە دائیمی بێت یعنی بێ ئەوش هەر بە یاسای بێ، یعنی مەبەستمەوەی بڕینیش ئەبێ بە یاسا بێت، لە دەرەوە یاسا ناکرێت بەو شێوەی کەوا لە هەرێمی کوردستانە ئەگوزارێت. بەڵێ سوپاسم دواتەگەرم وڵای بەڕستان. ئەگەر بچینە لای نەجیبە خان لە شوکریە خان لە شاری هەولێرەوە کە لەگەڵمانە. شوکریە خان سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت سەرنجی بەڕێزشتان بزانین شوکری خان سەبارەت بە مەسەلەی کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران و سەبارەت بە گۆڕانکاری نەکردن لە مەسەلەی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران. بەنایخوای گەورم هەربان سڵاو لە ئێوە و لە سەرجەم بیسەرانی و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و سڵاو لە میوانە بەڕێزەکانت. زاری لە سەرەتا من حەز دەکەم سەرنجی خۆم لەسەر ئەوە دەرببڕم کە ئەنجومەنی وەزیران لە کاتێکدا کە هەرێمی کوردستان نقمی قەیران بووە، خەڵکی هەرێمی کوردستان گەیشتۆتە لوتکەی بێزاری لە کاتێکدا کە پێویستە ئەنجومەنی وەزیران نەک هەفتەی جارێک بەڵکو لە هەفتەیەک 2000 کۆ بەڵام بەداخەوە 3 مانگە کۆبووتەوە، 3 مانگە ئیمزا هاتوتەوە کۆبووتەوە، کۆبوونەوەکەش بێبەرهەم کۆتایی هات. من دەمەی بڵێم لە زۆربەی وڵاتانی جیهان هەر لە ڕۆژ ئاوا و لە ڕۆژ هەڵاتی ناوەڕاست تەنانەت لە عێراق هەفتانەی دانیشتنی ئەنجومەنی وەزیران هەفتانەیە. بۆ نمونە لە عێراق هەموو سێشەمەیەک دانیشتنی ئەنجومەنی وەزیران ئەنجام دەدرێت. لە وڵاتێکی وەکو سعودیا کە لە هەموو ڕۆژانی دووشەمە ئەنجام دەدرێت، لە وڵاتێکی وەکو ئەلمانیا لە هەموو ڕۆژانی چوارشەمە ئەنجام دەدرێت، لە وڵاتێکی وەکو ئەمریکا لە هەموو وڵاتانی دنیا ڕۆژێکی دیاریکراویان هەیە لە هەفتەدا بۆ جێبەجێدانانی بەرنامە و هەر پلانی ڕێگا واتە پلانێکی چڕ و پڕ و تۆکمە داڕژراوە. ئەم پلانە لە سەرەتای ساڵەوە تا کۆتایی ساڵ جێبەجێ دەکرێت، اینجا بڕیاری زۆر گرنگ و چارەنووسی تیا دەدرێت. من دەمێ بڵێم لە ڕاستیدا ئەم حکوومەتەی هەرێمی کوردستان بەداخەوە هەر لە سەرەتاوە ئەگەر تەمەشای سەرجەم دانیشتنەکانی بکرێت، دانیشتنەکانی بە بەراورد زۆر کەم بووە. جا لە سەرەتای دروستبوونی قەیرانەکان دەبووە شتێک بکرابە کە لە زۆربەی وڵاتانی جیهان کە ئەمە دەکرێت کە پێی دەوترێت کاتێک کە قەیرانێک ڕوو لە وڵاتێک دەکا زووری کۆنتترۆلکردنی قەیران سەرجەم لایەنە سیاسەکان نوێنەریان لەم ژوورە ئەمەلیاتە هەبووایە. ئەمە لەلایەکەوە ئارامی زیاتر بە خەڵک دەبەخشی و لە لای شەوکار. بەڵام شکریە خان بەڵێ چاتر و ڕێکتر دەبێت. بەڵام شکریە خان ئابووریدا شتێک هەیە کە پێی دەوترێت بەڵێ سەبارەت بۆی کە بەڕێزت باز دەبەکەی ئەگەر دەبووایە لیژنەی ڕووبەربوونەوەی قەیرانەکان هەبووایە. بەڵێ فەرموو. بەڵێ دیارە لە زۆربەی وڵاتانی جیهان شتێک هەیە لە زانستی ئابووری پێی دەوترێت دەستکردنەوەی ئابووری. دەستکردنەوەی ئابووری بۆ ئەوەیە کە لە کاتێکدا کە وڵاتێک تووشی قەیرانێک دەبێت بۆ زیادکردنی داهات و کەمکردنەوەی خەرجیەکان. من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی دەست بۆ 1 سنتی هیچ فەرمانبەرێک درێژ بکە دەیتوانی ئەمە بکە. ئەمەش بە 3 خاڵ. خاڵی یەکەم بە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر فەلسەفە و بەرنامەیەکی دیاریکراوی هەبووە لە ئێمە ماوەیەکی زۆرە باسی ئەوە دەکەین کۆمپانیای کوردستان بۆ دەرهێنان و فرۆشتن و بە بازارکردنی نەوت کەچی هەتا ئێستا ئەمە نەکراوە. لە لایەشتریشەوە لە پەرلەمانی کوردستان دەبواە لە 10 کە دوا مۆڵەت بوو بۆ پێکهێنانی سندوقەکانی داهاتی نەوت و گاز ئەمە بکرابە. بەڵام بەداخەوە کە ئەمە زیاتر خەریکە ینی ئەوە دەمان بەسەر دا تێپەڕ بۆ بەسەر دوا کاتی کەچی هەتا ئێستا دروست نەکراوە. من پێم وایە تەنها بە دروستکردنی ئەم سندوقە سەرجەم کێشە دارایی و ئابوووریەکان کۆتایی پێدەهات. و لە لایەشتریشەوە لە زۆر لە هەموو وڵاتە پێشکەوتوەکان لە 150 داهاتی وڵاتە پێشکەوتوەکان
لەسەر بازە لەسەر زەریبەیە کەسی لە هەرێمی کوردستان سەرجەم کۆمپانیە گەورەکان کە سەر بە دەسەڵاتداران و حزبە دیاریکرا و حزبە دەسەڵاتدارەکانن ئەمانە لە باز بەخشراون لە لایەشتریشەوە کە ئێمە تەنها بە گۆڕینی محەتە کارەباییەکانەوە لە گازەوە لە بۆ غاز نزیکەی ساڵانە 3 ملیار دینارمان لە بۆ دەگەڕاوە بەدان پێنانی جێگری سەرۆکی حکوومەت کە لە دووە وتاری کە لە دیداری میری پێشکەشی کرد خۆم ئامادە بووم لەوێن دەرێ وتی لە هەموو ساڵێکە تێچووی بەرهەمهێنانی نەوت لە محەتە کارەباییەکان کە بەگازەوە ئیش دەکاتن تێچوەکەی 3 ملیار دۆلارە لە کاتێکدا داهاتەکەی تەنها 250 میلیۆن دۆلارە زۆر باشە یعنی تەنها بە گۆڕینی محەتە کارەباییەکان لە گازەوە یعنی تێچوەکەی 20 ئەوەندە کەم دەکاتەوە یعنی ئەمە نەدەکرا ئێمە لە کاتێکدا کە ئێستا کە دوو بۆڕی گاز لە بۆ تورکیا و لە بۆ ئێران ڕادەچێشرێ ئایا نەدەکرا لە ناو خۆی هەرێمی کوردستان من پێم وایە تەنها پێویستی بە چەند مانگێکی زۆر کەم بوو ئەگەر ئەمە ئەنجام بدرێت زۆر باشە شوکریە خان حکومەتێکی بێباگ و حکومەتێکی غەمسارد ئەوەی غەمی نییە تەنها غەمی هاوڵاتیانە بەڵێ زۆر باشە بەڕێزت باسە لەو کە لە وڵاتان لیژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەیە یعنی ئێستا و لیژنەی کە لە ئەنجومەنی وەزیران پێکاتووە ڕیژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان بۆ مەسەلەی موچە و زیادکردنی داهات پێ دوایە لە نوێن تعبیر لە سەرجەم لایەنەکانی هەرێمی کوردستان ناکە ئینجا بارکەکانی خۆشەڵان ساوە من پێم وایە ئەوەی کە کردویانە هەتا ئێستا تەقەشوف بووە تەقەشوفێکی زۆر بووە چەند ڕۆژێک لەمەوبەر لە دیداری مێری جێگری سەرۆکی حکوومەت دانی بەوە دانا کە بودجەی هەندێک لە وەزارەتەکانیان لە 65 کەم کردوتەوە ئەوەی کە پێی دەدەن لە 35 وتی هەتا ئێستا وەزارەتەکانیش توانیانە کار بکەن دەی ئەمە چ زۆرە کارکردنیەکە ئەمە تەقەشوفێکە من پێم وانییە ئەوەی کە ئەنجامیان داوە ئەوەی کە کردویانە تەقەشوفێکی زۆر توندە لەسەر هەموو وەزارەتەکان لەسەر هاوڵاتیان لە کاتێکدا دەکرا بە شێواز و بە جۆرێشتر خەڵک و وەزارەتەکان بەو شێوازە تەنگ پێکان نەچنن بە شێوازی تر ئەنجام درا بەبۆی ئەوە کە کردویانە من پێم وایە ئەوە نییە کە خەڵک چاوەڕوانی لێ دەکرد بەڵێ سوپاس دەکەن دواتە گەرەمەوە لای بەرز کاک ساڵهای بێن و لای بەڕێزت سەبارەت بە بەڕێساندامی لیژنەی دارایی یعنی ئەوەی کە بەراچوونتان بۆ کرد بە ئێستا مەسەلەن ئێمە چەند موچەخۆرمان هەیە و ئێستا بە پێی سیستەمی ئەوەی کە حکومەت ناوی پاشەکەوت پێویستی بە چەند موچێ و پێشتر پێویستی بە چەند و ئایا داهاتەکانی کوردستان ئێستا بەشیەوە ناکات لە ڕاستیا کەس نییە لە هەرێمی کوردستانە بزانێت کۆی گشتی موچەخۆرانمان چەندە هەموو ژمارانەی کە ئاماژەی پێدەن ژمارەیەکە ڕەنگە بەشێکی بە پێ ئەم ئامارانی کە لە دوجارەکە قوبات پێڵساوە نزیک بێ لە واقعا ئینا لە ڕاستیا ملیۆنێک و نزیکەی 400,000 موچەخۆر لە واقعا کەس ژمارەی حەقیقی موچەخۆرەکان لە هەرێمی کوردستان نازانێت ئێمە من دووبارەیەکەم زۆر جار ئاماژەم پێداوە لە ساڵی ڕابردوو لە مانگی شەشە لە کۆبوونەوەکمانە هەردوو لیژنەی دارایی و سامان سروشتەکان لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە من پێشنیاری ئەوم کرد کە ئێمە 88 بانکمانەیە بانکی حکومی لە هەرێمی کوردستانە ڕۆژێک با جەنابی وەزیری دارایی کە و کاتگۆڕان لە حکوومەتەکە مابوون داوای ئەوم کرد کە وەزیری دارایی ڕاستپێرن ئەمە 88 بانک و خەزێنانە کۆ بکاتەوە بۆی لەسەر فلاشێک کۆی گشتی موچەخۆرەکانیان لێ وەرگریە جگە لەوە وەزارەتی پێشمەرگە و کار و هەندێک لە هێزە ئەمنیەکانە ماتواندا ئەوانیش وەربگیرە و بۆی کۆی گشتی موچەخۆران بزاندێ نەک تەنها بەناو بە نمونە ئێمە پەرلەمان کە بەرسین مەرجعی ئەم وڵاتەیە لە دوای 6 مانگ هەوڵدان سەرۆکی لیژنەی پێشمەرگە کە کاک ئاری هەرسینە لە برادرانی پارتیە خۆی لە ناو هۆڵی پەرلەمان ئاماژەی بۆدا کە هێزەکانی هەشتا هێزی هەشتا نەژمارە و نەناومان پێ نادەن نا ئەو هیچ تەنها ئامادەنین ژمارەی حەقیقی هێزەکانی هەشتا بدەنە پەرلەمان کەواتە ئێمە تا ئێستا نازانین کۆی هێزی پێشمەرگەی هێزەکانی هەشتا ژمارەیان چەندە ئەمە جگە لەو نەعەدالەتەی کە لە نێوان هەفتا و هەشتاکرێ لە ڕووی نەسریەوە نەسریەکان بمبورە باوەتەواوکەم نەسری هێزەکانی 76 ملیار و نیوە نەسری هێزەکانی ببوورە 86 ملیار و نیوە نەسری هێزەکانی 72 ملیار و 900 ملیۆنە دوو هێندە و نزیکی نیوی هێزەکانی هەفتایە بەڵام ژمارەیان کەس نازانێت لە ڕاستە ژمارەکان سەبار بۆی کە ئێستا پێویستی بە چەندە سیستەمە نوێیەکە ئەم سیستەمە نوێیە ئەمەش دیسانەوە تاکی لەوەکەمەوە ئێمە وەکو لیژنەی دارایی ئەوەی کە لە زاری حکوومەتەوە بیسین هەندێک جار بە هەوڵی شخصی لە ڕێگەی هەندێک لەو برادرانەوە شتێکی زۆر کەم لە زانیاریمان دەستکەوێت
تەنها و معلوماتانەیە کە بەڕسمی ئەلانەکری و حکوومەت ئەلانێکە بۆیە کۆی گشتی ئەو پارێشی کە ئێستا بەم پاشکەوتی زۆرە ملیەوە کە ناوێت ناوە پاشکەوتی زۆرە ملیە تقریبی حکوومەت ئەڵێ نزیکەی 400 میلیۆن دۆلارە نزیکەی 400 میلیۆن دۆلارە زۆر باش بەڵام ناشکرێ ئێمە لەم هەرێمی کورسانە لەم کاتی ئەم قەیرانە یەک لە دوایەکانی ئێمە هەموو شتەکانمان بە تەقریبی و بە مەزن و بۆ لە کاتێکا بوو ئاماری دروستی کۆی گشتی موچە خۆرانمان هەبێ سەدان جار لە ساڵی پارەوە داواکەین بۆچی هێزی پێشمەرگەی قارەمانی کورسان ژمارەی وەزارەتی پێشمەرگە 432,000 زیاتر بێ لە کاتێکا ڕەنگە 100 بۆ 150,000 پێشمەرگەی فعلی و حەقیقیمان هەبێت کە بەردەوام لە زەحمەتاندا بە کورتیەوەی کە ئێوە داستوانکە کولیژنی دارایی داهاتەکانی نەوت خاڵە سنووریەکان ناوخۆ بەشی موچەی فەرمانبەران دەکات مانگە من دڵنیاتەکەم بەبێ ئەوەی 1 دینار موچە لە هەرێمی کورسانە ببڕێ لەم دۆخی ئێستا شاتواندێ ئەگەر پخت بکرێتەوە کەمترین بە هەدەردانی تیا بکرێ مانگانە دەیان هزار عفای گومرکی نەهێڵدرێ مانگانە بانکی کورسان خاڵی بکرێتەوە لەوەی بانکی کورسان چی پەیوەندی بە پاری نەوتەوە هەیە ئەگەر ئێمە حکوومەت منەمێ ئاماژە بۆش دەم بانکی کورسان لەلایەک نزیکەی مانگانە 40-50 میلیۆن دۆلار داهاتەیە بە پرۆسی ئاڵوگۆڵکردنی دۆلار بۆ دینار تا ئێستش لە ڕابردووە بە 116,000 دینار هەر 100 دۆلارێک بە بانکی کورسانمانەدا ئێستا بە 118,000 دینارە لە کاتێکا لە بازارە بە 129 لە ماوەیەک 130 ئەوەندە بۆ سەرەوە بووە لەو ماوەی کە 138,000 بووە توانم بڵێم 670 میلیۆن دۆلار بانکی کورسان پێویستی بۆ بۆیە ئەگەر ئێمە ئەم دروشمەی کە حکوومەت هەڵی گردووە زیادکردنی داهات و کەمکردنەوەی خەرجیەکان ئەمە خۆی لەوا بینێ بەر لە هەموو شتێک بانکی کورسان کەواتە کورتی ینی ئێستا داهات هەرێمی کوردستان مانگانە زیاتر لە موچەی فەرمانبەرە بە پێ من وەکو ئاماژی پێدەم مانگانە نزیکەی 10,000 عفامان لە خاڵە گومرکیەکانێ بە تەنها ئیبراهیم خەلیل نزیکەی 10,000 عفا بۆ لە مانگێکا کە خودی وەزیری دارایی لە ڕابردووە سەردانی ئەو خاڵە گومرکی کردووە ئەگەر ئەوە نەهێڵدرێ ئەگەر داهاتەکان ڕێکخرێتەوە بانکی کورسان مانگانە بە هەدەر 50-60 میلیۆن دۆلار نەباجگە لەو سوتەمەنی ناوخۆش بانکی کورسان پارەکەی وەرەگرێ و لەگەڵەوە لیستی موچە پخت بکرێتەوە من دڵنیاتانەکەم بە بێ 1 دینار بڕین هەبێ بەشی کەواتە حکوومەت پارە هەیە و نایدە بەخەڵ حکوومەت بێپلانە نەیتوانیوە تا ئێستا بانکی کورسان دابڕێ نەیتوانیوە تا ئێستا کێڵگەنەوتیەکان ڕێخاتەوە نەیتوانیوە خاڵە گومرکیەکان ڕێخاتەوە واتە تەنها ئەو دروشمانەی کە هەڵمانگرتووە و دروشمانەی ئێمە داکوکیلیەکەین بکرێ بە واقع بە دڵنیایەوە زۆر باشە کاک دکتۆر سەبارەت بە مەسەلەی حکوومەت ینی قسە لەسەرەوەی بۆ حکوومەت لە 20 ساڵی ڕابردوو پاشەکەوتی نەبووە بەڵام دێت موچەی مەسەلە فەرمانبەران پاشەکەوت دەکات دواتر قسە لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت و زیادبوونی داهات بکەین بۆ نرخی نەوتەوە سەبارەت بۆی کەوا بۆچی پاشەکەوتی نەکردووە گەڕێتەوە بەشێکی وەکو کاک ساڵحوتی بۆ پێپلانی و من ئیزافش لەسەرەوە کەم زیاتر بۆ گەندەڵی بووە و بۆ ئەو خەرجیە زۆر و زەوەندە ناپێویستانی کەوا هەبووە لە هەرێمی کوردستان کە خەڵکانێکی زۆر بەلێشاو بوون بە موچەخۆر وەکوترێت نزیکەی 1,400,000 کەس موچەخۆرمان هەیە ئەمانە وای کردووە کەوا ئەو داهاتە زۆرە لە ڕاستیات دەرەقەتی ئەو خەرجە زۆرانش نییە و بشێکی باشیش لەو خەرجیانە کە هەیە ینی بەڕاستی نەکراوە لە ڕاستی زۆر ئێمە مەشاریعمان هەیە پارەی بۆ تەرخان نەکراوە لە ڕاستیە یعنی پارەی بۆ تەرخان کراوە مەسیرەکەشی دیار نیە ینی بەڕاستی نەبووە پارەکە ڕۆیشۆ بەبێ ئەوەی مەشروعەکە بکرێ و چەنەها جار پارەی بۆ دووبارە کراوەتەوە بۆ تەرخان کرد زائیدەن ئەوەی کەوا داهاتێکی زۆر کۆکراوەتەوە نەچۆتە خەزێنی گشتی ئەمان هەمووی وای کردووەکەوە لە ڕاستیە مەسیری پارە دیار نەبێن نەکرد پاشەکەوتیش نەکردو ئێستا وخوانی ئەعلانیەکەن تقریبا 22 میلیارد دلار قەرزارە ینی خەڵکی کوردستان قەرزارە طبعا ئەو قەرزارەش لە ڕاستیە کەس نازانێ ینی مەسەرەن چۆن قەرزیان کردووە بۆچی قەرزیان کردووە لە چیا سەرفیان کردووە دەرەکەوێ ینی مەسەن ئەویش هەر برابێ بۆ خۆیان و هەرێمی کوردستانیان قەرزاربار کردبێ بەو پارە زۆریکەوە تەخمینەکرێت زۆر باش ئەگەر قسە لەسەر پاشەکەوت بکەین دوای لەسەر نرخی پاشەکەوتکردنی بەو شێوە کاریگەری لەسەر جوڵەی بازار و ژیانی فەرمانبەرە زۆر یعنی تەسیریکی ئێجگار گەورەی کردووە ئەوەی کە پێوتێ پاشەکەوت و من ناومنا ئیستیقلاع لە ڕاستیە وای کردووە کە بازار بۆسێ بە تەواوەتی ینی مەشروعەکان ئێستا هەمووی پەکی کەوتووە ینی هەندێک لەو بەنداوانە کە نیوە ناچڵتاوە بوو بەهۆی ئەوەی کەوا کاری تێ ناکرێ و ئیدامە ناکرێ سیانش ناکرێ ڕووخاوە ینی مەسەن بەم مەلاین دۆلاری هەرێمی کوردستان ئاو بردی
ئەمانە هەموو وای کردووە کە لە ڕاستیا پرۆژەکان هەموو بۆستن و جوڵەی بازار بە تەواوی بۆسێەوە لەوەی زیاتر یعنی کاریگەریکی ئەجگار گەوری کردوتە سەر تاکی خەڵکی کوردستان یعنی مەسەن بژێوی ژیانی خەڵک تەواو ینی خراپ بووە ئەمە یعنی کاریگەری نفسیشی دروست کردو لەسەر خەڵکی لەسەر علاقات لەسەر دروستکردنی کێشە ناو خەڵکیە ئەمە طبعا ینی ئەگەر وا بڕە لە ڕاستیە ینی نەتیجەی خراپی بەدوانی بەڵێ زۆر باش سەبارەت بە بەرزبوون نرخی نەوت چ کاریگەرێک لەسەر زیادکردنی داهاتی کوردستان پێشتر ئەو کاتێک کە حکوومەت موچەکەی کەم کردەوە نرخی بەرمیلێک نەوت لە بازارەکان گیان بۆ 22 دلار بوو ئێستا ئەمڕۆ 46 دلار بوو یعنی ئەمە چەند داهاتی کوردستانی زیاد کردووە ئەبێت عنی بۆ پێی معادلە لە 100 ینی داهاتەکە زۆر بۆ لە بەردەسی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پێوتر حکوومەتی هەرێمی کوردستان و من بە حکوومەتیشی نازانم لە ڕاستە دەم مۆزوعەکە ئەوەیە ینی داهات زۆر بێت یاخو کەم بێت یعنی ئایا بەڕاستی ئەو داهاتە ئەچێتە خەزێنی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتەکانی کوردستان ناچێتە خەزێنی حکوومەتەوە پێچێ نەچێت یعنی چکە وەرە بڕۆ یعنی حتاوە پێشتر وەزیری دارایی کە چوو بۆ نردیان بۆ تورکیا بە حساب لە هەڵک بانک ڕسیدی هەرێمی کوردستان لەوێ کە چوو سەیری کرد یعنی هیچی تیانێ بەتاڵە یعنی وەکو شتێک گاڵتیان پێکرد کە چۆ سەر قاسەکە سەیری کرد بەتاڵە گەڕایەوە بە بەدەست بەتاڵی یعنی بە حسابە وەزیری هەرێمی کوردستان وەزیری داراییە کە بوو یعنی مەسەن ئەو ئاگای لە هەموو شتێک بێت یعنی ئەوەی کە ئەگوزارێ لە هەرێمی کوردستان لە ڕاستی حتا ئەو حسابە بانکیانش کە کراوەتەوە حکوومەتەکە ئاگای لێ نیە ئەشخاص یعنی مەسەن بەناوی ئەشخاصەوە کام حساب بانکیانە ئەوەی کە مەسەن لە ئەڵمانیا هەیە ئەوی لە ئیمارات هەیە ئەوەی کە لە بانکی کوردستان هەیە ئەوەی لە هەڵک بانک هەیە بە حساباتی جیاجیا کراوەتەوە بە ناوی خەڵکیەوە یعنی مەسەن ئەمە ئایا یعنی مەسەن چکە تۆ کە پارەیەک ئەخێتە بانکەوە ئەکید ئەبێ فائیدەی بچێتە سەر یعنی ئایا ئەو فائیدانە ئەچێتەوە سەر ڕسیدەکە یاخو ناچێت ئێمە نازانین یعنی حکوومەت ئەوە شتی کە ناوی حکوومەتە لە ڕاستیە هەر بە ناو حکوومەتە چکە دەسەڵاتە فعلیەکان لە دەستی خەڵکی ترە یعنی مەسەن تۆ ئەگەر حکوومەت دەبی ناوی دێنێت چێ ناوێڵم دەسەڵاتێکی یعنی سواری کە ناوی نراوە حکوومەت لە ڕاستیە دەسەڵاتە فعلیەکان لە پشتی پەردەوەیە شتێک دانراوە وەکو بووکە شوشەیەک ناوی لێ نراوە حکوومەت کە لە ڕاستیە حکوومەت نییە چکە حکوومەت یعنی چی یعنی کۆکردنەوەی هەموو دەسەڵاتە گشتەکان لە ناو دەستی ئەو حکوومەتە ئایا لە هەرێمی کوردستانە ئەو حکوومەتە هەموو دەسەڵاتەکانی لا خۆی کۆکردوتەوە یاخۆ ئەمری پێکرێت فلانشت کە و فلانشت مەکە ئەگەر وان نییە طبعا ئەبێ بزانین بۆچی وانە بەڵ حقەتە شاوانە بەڵە سەبار بووی کە بەڕێز وتت ینی داهاتەکانی کوردستان ناچێتە خەزێنی حکوومەتەوەی دەچێتە کوێ ئەوکوتم ئەچێتە ئەو حسابە بەنکیانی کەوا کراوەتەوە نزیکەی زیاتر لە 30 حسابی بانکی کراوەتەوە بە ناوی خەڵکانێکەوە لە دەرەوە بەشێکی وختم لە ئەڵمانیا بەشێکی لە ئیماراتە بەشێکی لە تورکیا بەشێکی لە هەرێمی کوردستانە لە بانکی کوردستانی بانکی کوردستان لە هەرێمی کوردستان کە ئەمانە هیچیان بانکی حکومی نین وەکو کاک ساڵحی شتی بۆ منە بانکی کوردستان بانکی حکومی نیە ئیسفادەیەکی زۆرەکە حتا لە ئاڵگۆڕ یعنی ئەو پارەی کە ئیگۆڕێتەوە بۆ یەکدا بەموچە لە 100 دلار ئەیگۆڕێتەوە بە 170,000 دینار کەەوە یعنی سعی ڕسمیە بەس ئەی فرۆشێتەوە لە دەرەوە ئەو 100 دلارە بە 130,000 یعنی لەو لە 100 دلارێکە تقریبا 100,000 قازانجەکە ئەو بۆ حساب بڵێ ماوەی بەستی ماوەی زۆرترش بوو یعنی تقریبا بەڵێ سوپاس یعنی تقریبا لە 100 دەی ئەو پارەی کە ئەیدا بە موچە بۆ حسابی بانکی کوردستانە بەڵێ سوپاسان دەکەم دواتر گەرم لای بەرز ئەگەر بچینەوە لای شکری خان سەبار بووی کە پێشتر باست لە لیژنەی ڕوبەڕوونەوەی قەیرانەکان کرد یعنی بە بڕای بەرز ئەو لیژنەی کە دروست بووە پێ دوای شکست تێناوە لە ڕوبەڕوونەوەی قەیرانەکان لەوەی کە نەیتوانی ئەو بەڵێنێ کە بە خەڵک دراوەی کە داهاتی ئەگەر نەوت بەرز بۆ نرخی نەوت بەرز بۆ پێداچوونەوە بکەن بە پاشەکەوت یاخود هەر 30 ڕۆژ جارێک موچە بدەن بە خەڵک ئەو نی موچەی کە بۆ خەڵکیان دیاری کرد بوو بەڵێ من پێم وایە ئەو لێژنەیە وەکو پێویست نەیتوانیوە پلانێکی تۆکمەدا بڕێژێ و لە کاتێکدا کە نەوت نرخی بەرز دەبێتەوە داهات زیاد دەبێت ئەوان لە کاتێکدا بەڵێنی تەواویان بە خەڵکدا
کە مانگ بە مانگ پێداچوونەوە بە موچە بکرێت کەچی ئێستا نرخی نەوت گەیشتۆتە $47 و $48 کەچی ئێستا دەڵێن با بزانین چەند مانگەیشتر چاوەڕێ دەکەن ئەمەمانەی چی من حەز دەکەم چەند داتایە بەڕێستان ڕابگەێنم جێگری سەرۆکی حکوومەت راپۆرتی بۆ هەریەک لە ئەندام پەرلەمانەکان کە خرا ناو بۆکس فایلەکانە یەکێک لە زانیاریەکان کە زانیاریی گرینگە حەز دەکەم بە ئێوەی بەڕێز ڕابگەێنم بە بیسەران ڕابگەێنم کە جێگری سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوە کردووە کە دەڵێ لە کۆی داهاتی 2015 بڕی $10 ملیار بووە کەچی کۆی ئەو پارەی کە خرج کراوە بە موچە و بە هەموو لە وەزارەتەکانە لە 6 تا 7 میلیۆنەکەوابی 3 ملیار و نیو دیار نییە لەو پارەی ئەوە لە هەروها زانیاریشتر بەڕێز ئاشتی هەورامی کە کاتێککە هاتە ناو هۆلی پەرلەمان ئەوەکو دۆکمنت لە پەرلەمان ماوە بەداتۆ شۆ ئاماژەی بەوە کرد کە ئەوان مانگ لە دوای مانگ بڕی هەناردەکردن و فرۆشتی نەوت زیاد دەکەن و بەڵێنیدا کە تا یەکی 2015 بڕی هەناردەکردنی نەوت بگێنێتە 1 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکدا ئینجا حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە ئێستا ئەعلانی ئەوە دەکات دەڵێ ئێمە لە ڕۆژێکدا 450 بەرمیل نەوت دەفرۆشین یعنی سەیری ئەو مقارنەی بکە ئەمە یعنی بەپێی قسەکانی ئاشتی هەورامی دەبواە ساڵ و نیوێک لەمەوبەر بڕی هەناردەکردی نەوت بگەیشت با 1 بەرمیل نەوت نەک ئێستا هاتو دوای ساڵ و نیوێک دەڵێ وڵا ئێمە 450 بەرمیل نەوت دەفرۆشین لە سایتی وەزارەتی سامانە سروشتیەکان کە لە 25/2/2016 بڵاو کراوەتەوە دەڵێ لە مانجیەکی 2016 داهاتی نەوت فرۆشتنی نەوت 650 ملیۆن دلار بووە و لە مانجی 2016 داهاتی نەوت 557 ملیۆن دلار بووە ئەمە تەنها لە ڕێگای فرۆشتنی بۆڕی ئەی لە ڕێگای تانکەرەکان ئەی داهاتی ناوخۆ ئەی خاڵە سنووریەکان ئێمە بەپێی بەدواداچوونەکانی ئێمە بەپێی زانیاریەکانی ئێمە کۆی فرۆشتنی نەوت بەپێی ئەو داتانەی کە خۆیان خستیانە ڕوو و لەگەر تانکەرەکان و داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان مانگانە لە 900 تاکو بڕی و 1 ملیار دلارە کابی ئەمە بەبێ هیچ پاشەکەوتێک بە زیادەوەش بەشی موچەی فەرمانبەران دەکا ئەگەر ئەو ژمارەی کە خۆشیان باسی دەکەن و خاڵێکتر حەز دەکەم ئاماژە بەوە بڵم من زۆر گەڕاوم لە زانستی ئابووری شتێک نییە بە ناوی پاشەکەوتی زۆرم لێ وەزارەتی خوێنی باڵا کۆمەڵێک کەسانی شارەزا و بە ئەزموو پلانێکیان پێشکەش بە حکوومەت کرد پێشکەش بەو لێژنەیە کرد کە پێی دەوترێت لێژنەی ڕوبەڕووی قەیرانەکان ئەو پلانە ئەوە بوو کە ئەوان ئەوەی کە دەیکەن بابێن بیخنە ناو چوارچێوەی یاسا وڵاتێکی وەکو یۆناان کاتێک کە تووشی قەیرانی دارایی بووە بەڵام لە چوارچێوەی یاسا مامڕە لەگەر خەڵک دەکەن دەفەرمو ئێوە ژوەرن ئەو پلانە جێبەجێ بکەن هەر موچە خۆرێک ژمارەیەکی حیسابی بۆ بکەرەوە هەر فەرمانبەرێک چەند موچەی وەرنەگرتووە ئینجا چەند لە موچەی دەجێردرێتەوە ئەمە دەبێ بۆی بخرێتە ناو ڕقم حیسابیەکەی خۆی و ئێستاش بۆ نمونە حکوومەت دەیتوانی ئەو پلانەی کە پلانێکی زۆر تۆکمە پلانێکی زانستی و پلانێکی یاساییە کە وەزارەتی خوێنی باڵا پێشکەشی بەو لێژ نەکردو بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵامیشیان وەرنەگرتوەوە تا ئێستا هیچی لێ جێبەجێ نەکراوە ئەمە لە کاتێکدا ئەگەر جێبەجێ بکرابە کۆمەڵی سوود و قازانجی یەکجار گەورەی هەبوو ئارامی و دڵنیەوەیەکی زۆری بە هاوڵاتیان دەبەخشی ئەو پارەی کە تا ئێستا پاشەکەوت کرا دەخرا سەر ژمارە حیسابێکە ئینجا هەر فەرمانبەرێک لەمە دووە وەکو خۆیان دەڵێن بەپێی داهاتەکەی خۆمان دەیتوانی موچە بۆ خۆی سەحب بکاتەوە بەڵام ئەم قەرزە زۆرە لەسەر حکوومەت کۆ دەبێتەوە لە کاتێکدا کە قەرزی زۆری تریشی لەسرە ئێمە پێمان وایە حکوومەت ئەمە ناتوانێت زۆر باشە هاوڵاتیان و هاوڵاتیانش بۆی ڕۆژ زۆر باشە ئەوەی کە بەڕێز نیگەرانیەکانیان زیاتر زۆر باشە ئەوەی بەڕێز باس دەکەێت شکری خانسەبارەت بۆی کە ینی بەپێ ئەو ئامارەنێ لای ئێوەیە بەداهاتی نەوت و خاڵە سنووریەکان بەڕێز باست لە تەناداهاتی مەسەلەن ئەوەی کرد جگەل لە مەسەلە تەنکەروانە یعنی سا بە کۆی داهاتەکان زیاتر لە موچەی فەرمانبەران ئەگە دەستکاریش نەکەواتە حکوومەت پارە هەیە و نایدە بە فەرمانبەران
ئەوەی ئێمە بزانین بە پێی زانیاریەکانی ئێمە ئەوەی کە من چەند جارێک لەگەر لێژنەی دارایی و لەگەر ئەندامەکانیان هەروە لەگەر لێژنەی وزە و سامانە سروشتەکان قسەم کردووە ئەوان دەڵێن بە پێی بەدواداچوونەکانی ئێمە کە محەتە گەڕاون و لە خاڵە سنووریەکان گەڕاون دەرن بە پێی زانیاریەکانی ئێمە لە 900 ملیۆن تا 1 ملیار داهات هەیە ئەوان بەپی ئەوەی ئێمە بزانین حکوومەت کۆمەڵێ عقدی لەگەر هەندێک کۆمپانیا کردووە پێشینە پارەی وەرگرتووە و بۆیە وەلە هەمان کاتیشدا ئەو کێشەی کۆمپانیای داناغاست بەشێک لەو پارەی فرۆشتی نەوت دەدرێتەوە بە داناغاست و بەشێش تریش پێشتر وەرگیرا و چی لێکراوە ئەوان خۆیان دەزانن. باڵا سپاس دەکەم دواتر ئەگەرمەوە لای بەرز کاک ساڵح ئەگەر بین لا بەرز سەبارەت بەوەی کە پێشتر وا باس کرا کە مەسەلەن ژمارەی بانکی حیسابی بۆ فەرمانبەران دەکرێتەوە بۆ پاشە کەوتکردن تا ئێستاەوەی لای بەڕست ئەمە چۆتە بواری جێبەجێکردنەوە یاخود هیچ دڵنیاییەکە یەکەمە نەفۆتێت؟ ئێمە لە ساڵی ڕابردووە چەند جارێک داوای ئەومان کرد لە حکوومەت کە هەر فەرمانبەرێک حسابێکی بانکی خۆی بۆ بکرێتەوە هەر موچەخۆرێک لە ڕابردووە ئەوە حکوومەت گوێی ناگرت لە دوایەوەی کە ئەم سیاسەتی بەناو پاشکەوتی موچەیاندانا دیسانەوە جارێکی تر داوامان لە حکوومەت کردەوە حکوومەت وتیان ئێماگەر بێت و ئەو حساب بانکیە بکەینەوە و ئەو بڕەپاری کە حکوومەت قەرزارێتی بخێتە سەر حسابەکە و کاتە و موچەخۆرانە ڕەنگە داوای سەحبی ئەو پارەیە بکەن ئێمە بۆ ڕێگریکردن لەوە هاتین پێشنیاری ئەومان کرد بە هەر فەرمانبەرێک بە نمونە تۆ فەرمانبەری حکوومەتی هەرێمی مانگانە 160 موچەت وەرئەگری ئێمە داوای ئەومان کەوتمان با بە پێی پاشکەوتەکە مانگانە بگۆڕێ حسابی بانکی بۆ تۆ بکرێتەوە هەموو قەرزەکان بخرێتە سەر حسابەکەی خۆت واتە تۆ 4 ملیۆن دای حکوومەتە لەسەر حسابەکەی تۆ 4 ملیۆن هەبێ بۆی ڕێگری لەوەیان بکەین بە خاڵێک دەستنیشان بکرێت کە تۆ مانگانە بۆ تەیە لە 100 ئەوەندەی موچەکەت سەحب بکەیت واتە بە نمونە تۆ لە ڕابردووە ملیۆنێکت وەرگتووە ئێستا 400,000 وەرەگری مانگانە بتوانانی 140 ئەو موچێت وەرگری تا ئەو کاتێک کە داهات زیادەکە وەک ئێستا بەداخەوە پاشکەوت کەمی نەکردەوە بۆیە حکوومەت لە ڕاستی ئەوەی کە من ئاماژەم پێدا تەنها و تەنها کات بەڕێکردنە بەداخەوە لەم قەیرانە دارایە نیتوانی وەک پێویست بێن بێمە سەرەوەی کە ئاماژەم پێدا حکوومەت لەم دۆخە ئەتوانێت موچە دابین کە سەدان جار داوامان کردووە ئەو دروشمەی کە ئەوانە لێیان گرتووە چاکسازی تەنها بە دروشم ناکرێت پێویستە بەواقع و بە کردار کاری لەسەر بکرێت بە کرداریش تۆ ناکرێت بێ لە چاکسازی لە خوارەوە بە نسبی لە وەزارەتەکان ڕێژەیەک بڕاوە کۆمەڵێکشت بڕاو بەڵام لە کاتێکە ئەساسی نییە ئەساسی ئەوەی ئەگەر من دووبارەی کەم و یەکەمە بێ وەزارەتی سامانە سروشتەکان هاوشێوەی عێراق و وڵاتانی دنیا لە سایتەکەی وەزارەتی سامانە سروشتەکانە ڕۆژانە ئەیلانی خۆی بکە ئەمڕۆ ئەوەندە بەرهەممانە بووە ئەوەندەی بۆ بە بۆری هەناردە کراوە ئەوەندەی بە تەنکەر هەناردە کراوە ئەوەندەی بۆ ناوخۆ بووە و ئەمڕۆ نرخ ئەوەندە بووە بۆەوەندە فرۆشراوە ڕۆژانە لەم سایتە هەبێ مانگانە ئەتواندێت کۆ بکرێتەوە و کاتە زانێت چەندە ئێمە تا ئێستا بە مەزەناڵێن 150,000 بەرمیل ڕۆژانە بۆ پاڵاوکانی ناوخۆ بەکاردێت نازانینە مەزەنە هەر 150 زیاد ئەکا کەمەکا چۆنە جگە لەوەی ئەوەی ئێمە بیستمانە زیاتر لە ساڵێکە پارەی ئەو پاڵاو ئەو تەسفێ نەدراوە کە بەداخەوە ئەویش بە $15 و $13 لە کاتێکە ئەگەر کێبڕکێ وایە پاڵاوگەی تربیان هێشتایدا بندایە ئەتواندرا بە $5 تەسفێ بکرێن نەک $13 و زیاتر چاکسازی بۆەوە کرێن پاڵاوگانە سەدان جار داوامان کردووە بۆی نەوت بە نایاسایی و بەو ناشەفافێ نەبرۆشیە هەمووی ئەوەی کە گونجاو مۆڵەتی پێ بدرێ ئەوەی کە گونجاو نییە ماڵەتی لێ وەربگێتەوە تەنکە دیسانەوە بە کێبڕکێ بکرێ سەدان جار دووبارەمان کردوەوە دووبارەیەکەین و بانکی کورسان پەیوەندی نەبێ بەو پارەوە ئەمە جگە لەوەی بانکی کورسان ئەم پارێزە بەلا حەلی سوودمەند دەبێ حکوومەت لە دوو مانگی ڕابردووە بە ئێمە ڕاگەیان کە مانگانە لانی کەم بۆ پرۆسەی ئاڵوگۆڕکردنی دۆلار بۆ دینار نزیکەی 10-12 ڕۆژمانەوە واتە 10-12 ڕۆژی تر موچەکە دواکەوێ جا تۆ ئەم پارێ مادەم بە بەلاش بە بانکی کورسانی بدەیت باوەرە بۆ موچەخۆرەکانی خۆت بەکاری بێنە با خەڵکی کورسان سوودی لەوەربێ من دڵنیام هۆکاری چییە مەسەرەن بۆ دەدرێت کورسان بانکیکە هەلیە ئەم تەنها و تەنها ئەوەیە بۆ بانکی کورسان
ئەو هێزەی کە لە پشتێوێتی ئەو سوودمەندە بە دڵنیاوی پارتی دیموکراتی کوردستان. بەڵام بۆ مەسەلەن جێگیری سەرۆکی حکوومەت لە حیزبەکەی بەڕێستە بۆ قبوڵی دەکات. ئێمە پەیوەندی بە جێگیری سەرۆکی حکوومەتەوە نیە. من لە سەرەتاش ئاماژەم پێدا ئەم کابینەیەکی بنکەفراوانە هەموو لایەنەکان تایە بەشدارن. باشە تۆ باسی جێگیری سەرۆکی حکوومەتەکەی برادرانی گۆڕان، برادرانی یەکگرتو و برادرانی کۆمەڵ هەموومانە لە ناو کابینەکە بوونە لە ڕابردووە. وە کۆبوونەش لە ئەنجومەنی وەزیران بە زۆری نەبووە. با ئەم برادرانی تر گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو باتنایە بە زۆرینە ئەویان پێ قبوڵ نەکرایە، ئەوانەی ئێمەش بە هەمان شێوە. ئەم کابینەیە جێگیری سەرۆکی حکوومەت وێڕای ئەوەی کە من ئاماژەم پێدا ئەم حکوومەتە ببوورەکەم ئەمزمونە لە کۆبوونەوە و ئەوەی کە جێگیری سەرۆکی حکوومەت دڵخۆش قەربی ئەوەیە کە بەشێک لە واقعە بە خەڵک ئەگەیەنێ، بەشێکیشی ئەوەیە لای ئەوی شاراوەیە. بۆ چ لای جێگیری سەرۆکی حکوومەت شاراوە؟ ئەوەی کە شاراوەی لای جێگیری سەرۆکی حکوومەت ئەوەیە کە ئەو تەنها نەوت ئاگای لەو داهاتەیە کە بە ڕسمی لە دووتوی ئەو راپۆرتانە وەزارەتی سامانە سروشتیەکان ئاراستەیەەکە. تەنکەر نییە؟ بەڵام ئەو فەرمانبەر نییە بێ کێڵگە بە کێڵگە ئەم مانگە ئاگای لە تەنکەرەکانیش نییە؟ نەخێر بمبورە لەی سنووری سلێمانیش کە لێرەوە دەڕۆ ئێستا دێمە سەری. ئەمە ئیشی کێ وەزارەتی سامانە سروشتیەکان کە ئێمە سەدان جار داوامان کردووە ئەبێ کێڵگە بە کێڵگەم نەوتە بێ ئەم کێڵگەیە ئەمڕۆ ئەوەندە بەرهەمیە بۆەوە دوجار سەرجەم کێڵگەکان کۆکرێتەوە. ئەمە بەڕێزکا قوبات فەرمانبەر نییە بێ لە خوارەوە ئاگای لە کێڵگە بە کێڵگە بێ. هەر بۆ معلوماتی جەنابتان و کۆمەڵانی خەڵک کوردستان هەموو کێڵگانی کە لە دەڤەری زەردە هەموو کێڵگەیەک 4 کەس بەڕێوەیە باش سەرۆکێک جێگرێک 2 ئەندام هەموو ئەوانەی کە لەو دەڤەری زۆنی زەردن پارتین و ئەوانەی کە لە سنووری زۆنی سەوزن هەموو لایەنەکان تیا بەژار و هیچی تیانە تەنهایەکێتی. مەسەلەن کۆمەڵ و یەکگرتو گۆڕان لەکوێی پاڵاوگەکان تێدا بەشدارن. تۆ بچۆ بۆ کێڵگە نەوتیەکان لە سنووری زۆنی سەوزا هەموو لایەنەکانی تیا بەشدارن لە فەرمانبەر مەبەست بەس لە بەڕێوەبردن ئێستا بۆ منە نە کۆمەڵ لاگەی لە داهاتەکەتی نەگۆڕان نە یەکگرتو ینی لە سنووری پارێزگانی کەم لەم سنوورە هەموو لایەنەکان فەرمانبەر لەوێ بەڵام لە کێڵگەکانی سنووری زۆنی زەر تەنها برادرانی پارتی بۆیانەیە لەو کێڵگانە بن ئەوەی کە کار زۆر باشە. کاک تۆ سەبارەت بەوەی کە تۆکو پسپۆڕێکی بواریابوورین پێ دوای حکوومەت دەکرا بەبێ پاشەکەوت ینی بەبێ پاشەکەوت ینی سیستەمەکان مەسەرەن دەست بۆ پاشەکەوتی موچەی فەرمانبەرانە موچە دابینکە بۆ نمونە بۆ مەسەلەی نەوت چاکسازی لە بەخشینی کۆمپانیەکان و بازی مەسەلەن خاڵە سنووریەکان بکات. پرۆسەیەکی گەندەڵکاری ئەکرا بەڵام هەر لە بیدایەتەوە لەو کاتێکەوە دەست براوە بۆ پرۆسەی بە گەندەڵی کراوە لە عەقدەکانەوە لە شێوازی فرۆشتنەوە لە داگیرکردنی هەندێ بیری نەوت و بۆ حسابی تاکە کەسی یعنی بەتاڵان ببرێ بۆ خۆیان لە چۆنیتی دروستکردنی کۆمپانیای ئەمنی و کۆمپانیای خەدەرمیکەوە ئەو کۆمپانیای نەوتیانە کاتێک کە هاتوون یعنی پارێکی زۆریان سەرف کردووە لەسەرەوە ساسی گێڕنەوە بۆ خۆیان لە ڕێگەی ئەوەی کەوا مەسەن بەشێک لەو نەوتێکەوە ئەفرۆشێت ئەبێ بە کولفە بەکێ ئەدرێت بۆ کۆمپانیانە ئەدرێت و حتا حیسەیشان هەیە لە مەسەرەن لە چۆنێتی تەوزیعکردنی ئەرباحەکانە نیو قازانجانە یعنی مەسەن بۆ کۆمپانیای کارە ینی حیسەی خۆی هەیە هەندێک جاریش هەیە مەسەن تەرەفی سێمی ناو لێنراوە ئەو تەرەفە سێمە نازمە شخصێکە جیهەتێکە ئەمانەوەی کردووە کە لە ڕاستیە ئەوەی ئەمێنێتەوە لە داهاتی نەوتی کە ئەچێتە ناو ئەو خەزێنێک گشتیەوە وەگەر پێ دوای داهاتی نەوت شەفاف بێ ینی دەکرا بەبێەوەی کە دەستکار پاشەکەوت لە موچەی فەرمانبەران بکرێت ینی موچە دابین بکرێت بەڵێ زۆر بە ئاسانی دابین نەکرا ینی مەسەن ئێستا ئەو ترێ مەسەن مانگی 450,000 بەرمیل هەر بەتەنها لە ڕێگەی بۆرێنەوتەکانە ڕۆشتووە یعنی ئێمە با نەڵێن بە 46 دلاری فرۆشە با بڵین بە 30 دلار فرۆشەوە نزیکەی تقریبا 670 میلیۆن دلار کات يعني حتى أجوتريت تقريبا 650,000 نییە يعني بڕۆ دەمی مەسئولین کەرەوە لە وەزارەتی نەوتی عێراقی ئەڵێن نزیکەی 950,000 بۆ ملیۆنی بەرمین هەر لە تورکیاوە ڕات ئەوانە طبعا بۆ حسابی تایبەتی خۆیان و ئەردۆگان و هەندێک جیهاتی ترە يعني مثلا ئەمانش ئەڕات يعني بێژگە ئەوانی کەوا بە تەنکرە ڕوا بێژگە ئەوی کەوا لە ناوە فرۆشی ئەگەر کۆیکەیتەوە مانە يعني زیاد لە ملیار مانگی زیاد لە ملیارە دلار سەرەوە بکەین ینی ئاسۆیەک هەیە بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی کوردستان ینی پێ دوای تاکەی دەخانێ و قەیرانە هەتا ئەمانە لەسەر حکوم بن هیچ ئاسۆیەک نییە
کامانە ئەمەی کە دەسەڵاتی بەدەسە هەموو لایەنەکانیان ئەوەی دەگوتم دەسەڵاتە فعلیەکە چێ دەسەڵاتی فعلەکەی بەسە دەسەڵاتە فعلیەکەی ئەوەی کەوا یعنی مەسەلەن سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و لە دەرەوەی حکومەتیش ئەوەی کە پێم وترێ ناوی بەتاوان نەگۆدرێن پێ دوای قەیرانەکە چارەسەر نابێ بەڵێ هەتاوکو ئەم حکومەتە نەبێ بە حکومەتێکی ڕاستەقینە کە هەموو دەسەڵاتەکان لای خۆی کۆکاتەوە و شەفاف بێ و لە بەردەم پەرلەمانە یعنی مەسئول بێت و پەرلەمان یعنی ئاگای لە هەموو شتەکان بێ ورد و درشتی پرۆسەکان پرۆسە ئابوووریەکان تەمان هەر نەوتیش نییە بەتەنها ئێمە گازیشمان هەیە ئێمە کۆکردنەوەی داهاتیشمان هەیە ئەمانە هەمووی کۆکرێتەوە ناچێتە خەزپاسەکەم دواتر دەگەڕم وڵای بەڕست دواتر دەگەڕێم وڵای بەڕێز ساڵ شکوری خان ئەگەر بینە وڵای بەڕێستان سەبارەت بۆی ئایا هیچ زەمانەتێکەیە بۆ ئەو پاشەکەوتێک کە حکومەت ناوی ناوە پاشەکەوت ئەوەی کە 4 مانگی ساڵی ڕابرد ئەو نیموچەش کە ئێستا دەیدات بە فەرمانبەرانیانی نەفۆتێت و لە دەستێکی ئەمیندایە من پێم وانییە لە ڕووی یاساییەوە هیچ زەمانەتێک هەبێت تەنها ئەوەیە سەرۆکی حکومەت و جێگرەکەی لە هەموو وتارەکانیان بڵێن فەرمانبەران دڵنیا دەکەینەوە کە موچەکانیان نافەوتێ بەڵام لە ڕووی یاسایی و هیچ زمانێک نییە چونکە ئەو شێوازەی ئەوان پیادەیان کردووە یاسایی نییە و لە شتێک نییە لە زانستی ئابووری بەناوی پاشەکەوت بۆیە من پێم وانییە هیچ زمانێک هەبیت ئەوە دیارە ئەوەی ئێمە دەیبینی لە هەرێمی کوردستان هەیمەنەتی حزب و کەسانی حزبی و دەسەڵاتی حزبی زاڵە بەسەر حکومت و ئەم حکومەتە بەداخەوە کە لە سەرەتای ئەم کابینەوە تا ئێستا تەنها 13 کۆبوونەوەی کردووە ئەمەش بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم حکومەتە بە دامەزراوەی نییە یعنی سیستەم و سیستەمێکی دامەزراوی پیادە ناکە و یەکێک ئەم حکومەتە دوو سیمای زۆر زەقی هەیە گەندەڵی و بەهەدەردانی سامانی ئەم وڵاتە و هەروەها غەمساردی و بێباچی زۆری پێوە دیارە ئەم بە تایبەتی قەیرانی ئابووری و دارایی کاریگەری کردوتە سەر هەموو کایە و لایەنەکانی ژیانی هاوڵاتیان من حەز دەکەم تەنها دوو نمونە باسکەم وتەبێژی ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستانە بەڕسمی ئەمەی ڕاگەیاند ڕۆژ لە دوای ڕۆژ بە بەراورد لەگەر ساڵەکانی پێش 2013 بەسەرەوە ڕێژەی پێکهێنانی پرۆسەی هاوسەرگیری لە زیادبوون بوو بەڵام ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ پرۆسەی هاوسەرگیری لە کەمبووندایە و ڕێژەی تەلاق لە هەڵکشاندایە ئەمەش ئاماژەیەکی زۆر خراپە بۆ هەڵوەشانەوەی خێزان و ئاماژەی بەوە کردووە لە ڕوونکردنەوەکەیدا دەڵێ ئەو تاوانانەی کە دەچنە چوارچێوەی ڕەوشت و ئەخلاقەوە ڕووی لە زیادبوون ئەمە کارەساتە بۆ ملەتێکی وەکو ئێمە کە پابەندین بە کولتور و داب و نەریت و ئاینی خۆمان بەڵای زۆر بە کورتی لە ماوەی نی و خولەکدا سەباردەوەی کە هەموو لایەنەکان بەرپرسیارن لەوەی کە ئێستا موچە دوادەکەوێت یاخود بە دیاریکراوی لە ئەستۆیکێدایە ئەو قەیرانەی کە دروست بووە لە مەسەلەی موچەی فەرمانبەراندا ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بە هیچ شێوازی خۆمان بە بەرپرسیار نازانین و پێم وایە لایەنەکانی تریش بەرپرسیارن ئەوەی بەرپرسیارە بە پلەی یەکەم پارتی دیموکراتی کوردستانە ئینجێشێتی نیشتیمانی کوردستان لەبەر ئەوەی جومگەی دەسەڵاتەکان لە دەست ئەوانە و ئەوان بەڕاستی وڵات بەڕێوە دەبن حکومەت بۆ تەشتێکی شکلی یعنی ئەوان جومگەی دەسەڵاتەکانیان لە دەستەوە ئەوانش بەرپرسیارن ئێمە زۆر نیگەرانین و خۆشمان بە پرسیار نازانین و هەر لە سەرەتارشەوە پرۆژە و پلانمان هەبوو بە حکومەتمان کردووە بەڵام گوێمان لێ ڕانە سپاس دەکەم کاک ساڵ پرسیارەتەکەی ئێمە وەکو یەکێکی ئەوەیە کە لە ڕێگەی نوێنەرەکانمانوێ لە حکومەت بە دڵنیاییوە وەکو ئاماژەم پێداگەر بگەڕێمەوە بۆ سەرەتا لە سەرەتای دەستپێکی ئەم کابینەوە هەموو لایەنەکان بە گۆڕان بێگرتو بە کۆمەڵ بە هەموو لایەک هەوڵێەوەیدا کە جێگری هیچ دەسەڵاتێکی نەبێ هەموو دەسەڵاتەکان بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران گەڕێتەوە و دواتر بەچ بەڵگەی ینی بۆ نمونە حیزبەکان یاسای ئەنجومەنی وەزیران یاسای سەرۆکایەتی بەڵام ینی ئەو حیزبانە داوایان کردووە کە دەسەڵات بۆ نێچیر بەمەزانی زیاد بکرێت دەسەڵات بۆ بگەڕێتەوە تەنها لای سەرۆکی حکومەت بێ نەک جێگر ئەوە لە پەرلەمان خۆ لە سەرەتای دەستبەخشەوە ئەمە تەواوکەم ئێمە لە ساڵ و سێ مانگی برادرانی گۆڕانیش بە هەمان شێوەوانی هاواریان بوو وەک ئێمە
ئەم کابینەیە هەموو لایەنەکان تایە بەرپرسیاری من پێم خۆش بوو ئێمە چۆن پەرلەمانتاران و خەڵکی لایەنگری حیزبەکان ئەوان نوێنەری هەموو لایەنەکان هەموو وەزیرەکان کە زۆری نەبوونە لە ئەنجومەنی وەزیران قبوڵیان نەکردایەوە. يعني مثلا ئەگەر بەتەنها يعني سەرۆکی حکوومەت بەرپرس بێت معنایە بۆی شل کراوە يعني ئەوانی ترش کە مثلا ڕازین بەو حاڵەتە چکە بێدەنگە لەسەری مەفروزە. بەڵێ سپاس دەکەم شکری خان لە زۆر بە بەڵێ نەخێر ئێوە لە پەرلەمان دەنگتان بۆ داوە کە دەسەڵاتەکانی چیرۆن بارزانی زیاد بکرێت. دەسەڵاتی سەرۆکی حکوومەت یاساکە هەموار کرایەوە بڵێ. وەڵا نازانم کاک ساڵح ئەمە لە چیەوە ینی لە سەر چ ئەساسێکۆ باز دەکا بەڵام دیارە ئەنجومەنی وەزیران پەیڕێوی ناو خۆیان هەیە بەڵام ئەوەی من دەبێ ئاماژەی پێ بکەم ڕێزم بۆ قسەکەی کاک ساڵح ئەوەی هەرێمی کوردستان بەڕێوە دەبا حزبێکی دیاریکرا و لەناو حزبی چەند کەسانێک کە بە پەنجەی دەست تێپەڕ ناکە بەداخەوە ئەمە حەقیقەتە بەڕاستی بەڵێ زۆر سپاسەکەی کاتمان نەوەکە ساڵ زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکان ڕێک لە بەڕێز ساڵحفەکەی ئەندامی لیژنەدارایی لە پەرلەمانی کوردستان و پرۆفیسۆر محەممەد ڕەوف پسپۆری بواری ئابووری لە سودی سێرەوە شکریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان ستۆدیەکانمان لاوری سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.